بەناوی خودای گەورە دیارە وەکو مامۆستایان بڕیاریاندا بوو کە لە شاری سلێمانیەوە بەڕێکەون بۆ بەغدا بۆی کە خۆپیشاندانەکانیان ببن بۆ ساحەی تەحریر. دیارە ئێستا نزیکەی کاتژمێر 4 لێرە مامۆستایان لە سلێمانیەوە بە چەند پاسێک بەڕێ دەکەون کە ژمارەیان زیاتر لە 500 مامۆستایە بەڕێ دەکەون بەرەو بەغدا بۆی کە داواکاریەکانی خۆیان کە لێرە وەکو خۆیان دەڵێن وەڵامیان نەدراوەتەوە لەوێ بیگەنن بە لایەنە عەرەبیەکان و دواتر چەند مامۆستایەکیان لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەگەڵ لایەنەکانی تریش کۆ دەبێتەوە. وەکو تیمی کەناڵی پەیام ئێمە لێرەوە بەڕێ دەکەوین لەگەڵیان تاوەکو کاتی کە دەگەڕێنەوە داواکاریەکانیان ڕۆشتنیان ئێمە بۆ ئێوە ڕووماڵ دەکەین و داواکاریەکانیان لەوێش دەگوازینەوە و ئێمە وەکو تیمی کەناڵی پەیام لەگەڵیان دەبین و ڕووماڵی داواکاریەکانیان دەکەین. بەڵێ ئێمە ئێستا گەیشتوونەتە بازگەی چیمەن کە دوا بازگەیە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی. دیارە لێرە بە مامۆستایان وتووە کە ڕێگەیان پێنادەن کە بچنە نێو کەرکووکەوەوە بڕۆن بۆ بەرەو بەغدا. ئێستا مامۆستایان لێرن دەیانەوێت بڕۆن لەگەڵ بازگەکە قسە بکەن و داوای ئەوەکەن کە ڕێگەیان بۆ بکرێتەوە و ینی تاوکو ئێستا ژیانی ڕێگریەکە چییە بۆچی نایڵن ڕێگە بە مامۆستایان بدەن و بچین بۆ نێو کەرکووک و لەوێشەوە بۆ بەغدا. بەڵام ئێستا مامۆستایان دەیانەوێت ڕێگەکە دابخەن و دەڵێن ئەگەر بێت و ڕێگەمان پێنەدەن هەردوو ئاراستەی شەقامەکە دادەخەن و داواکەن کە ڕێگەکان بۆ بکرێتەوە بەرەو بەغدا بەڕێکەون. ئێمە هاتوین بۆ ئەوەی بڕۆین بۆ بەغا بۆ خۆپیشاندان، بەڵام بەداخەوە ئەو برادرانەی سەیتەرە وتیان لە سەعات 12ەوە خەبەرمان بۆ هاتووە کە ئێوە ڕێگا نەدەین ئێوە بڕۆن، بەڵام ئێمە کۆڵ نادەین، بەس هەستەکەین شتێکی یعنی چۆن بڵێ شتێکی سیاسی لە پشتەوەیە، بەڵام ئایا چێە و چۆنە دیار نییە زارێ. هیوادارین ڕێگا بدەن و ئینشاڵڵا بگەین بە ئەوەی خۆمان کۆڵیش نادەین. لەسەر ئەو داواکاریانەی کە وەکو مامۆستایان هەتانەوە ئەو بێ باکی کە حکوومەت هەیەی لە وەڵامەدانەی مامۆستایان ئەو تا ئێوە چەندێکە لەسەر شەقام من ئەمەش حاڵی مامۆستانە بەڵێ بەداخەوە ئەوە دوێنێ مۆڵەتی تەواو وەرگیا لە وەزارەتی ناوخۆی عێراق و لە هەموو لایەنە پەیوەنددارەکان دەڕێگەی سەرنجدان پەرلەمانی کولایەنێکەوە، بەڵام ئەمڕۆ شەو ژێربەژێری بە ئیتفاقێکی سیاسی وەکو بە خۆتان دەبینین کە ڕێگری لە مامۆستایان کراوە تەنها بۆ ئەوەی داوایەکی حەقی ڕەوای خۆیانە کە بیگەێنن بە ناوەندەکان لە بەغدا، ناوەندە فەرمیەکان لە بەغدا. ئەوە ئێستا بە خۆت دەبینی مامۆستایان لە بەیانیوە لە سەعات 6ەوە ئێمە لێرە وەستاوی ڕێگەمان پێ نادەن. ئەنجاوش دەبینی کە هێز ئەمریکان بەس چازێکی ناشرین هاتن بۆی پەلاماری مامۆستایان بدەن بۆی ڕێکیان پێ بکەنەوە. ئێستاش بیت شوێک ئەوان لە ڕێگە نادەن ئێمە داخلی بەغداین بۆ گانی مافەکانمان. ئەوە دەسەلمێنێکە بەغداش لەگەڵ یەشەتی و پارتی کە ئەو دوو حیزبەیەک نەگوە حکوومەت هێرمیەشەتی و پارتی متتەفیقە لەسەر چەساندنەوەی ئەو مامۆستا و موچەخۆرانی کە هەیە لە هەرێم و پێنەدانی حەقی ڕەوای خۆیان کە کرێکای ڕۆژانەیە کە موچەیەکە. مامۆستایەک بە 3 مانگ موچەی پێنەدرێت اینجا ڕازیم بۆ کە دوای بکە. ئەوە سەلمانی کە بەغدا هیچ باشتر نەبوو لەوە. پێمان وایە ئەمە ڕێککەوتنێکی کتوپڕ و بۆ ڕێگریکردن بۆ لە ئێمە چووکە ئێمە هەموو ڕێکارەکانمان گرتوتە بەر، تەنانەت خودی وەزیری داخلی عێراق ڕاستەوخۆ بە شەوەیش پێوتراوە لە ڕوبەڕوو پێوتراوە و لیژنەی ئەمنی پەرلەمانی عێراقیش بە هەمان شێوە کاریان کردووە و هەموو ئەو لایەنە کە پەیوەندیدار بوون، تەنانەت حکوومەتی عێراقی خۆی هێزی ناردوودە ساحەی تەحریر بۆ پاراستنی خۆپیشاندەران کەواتە ئامادەباشی زۆر باشیش هەبووە، بەڵام لە نیوە شەوە لە سەعات 10:30 بۆ 11ەوە ئێتر نازان لەگەڵ چیان ڕێکەوتن کراوە بۆی کە فشار بکرێ مامۆستایان نەچنە مەیدانی تەحریر کە ئەمە سیاسیە ئەم ڕێکەوتنەی کراوە لەگەڵ عێراق. ئەمە ئیرادەیەکی سیاسی واکە کە ناهێڵێ ئەم حەجمەی مامۆستایان لە شار و شارۆچەکانەوە بچێتە بەغدا و پەیامی خۆیان بگەێنن. ئەم ئیرادە سیاسەیە کە چەند ساڵە لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی خۆپیشاندەرانە بێتەوە و گوێ ناگرەوە بێباکە هەرو ئیرادە سیاسە وای لێ کردووە کە ئێمە بە ئامانجەکانمان نەگەین و کە ئەم ڕێگریمان لێ بکەن.
بەڵێ مامۆستا هەمیشە پێشەوا بووە ڕابەر بووە و پەیامەکانی خۆی بە مەدەنێت گەیان و ئێمە شەرک و لەسەر ئەو ڕێبازە هاتوین لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانەوە و لە هەموو شارەکانەوە هاتوین بۆی کە داوای مافی خۆمان بکەین مافی خراوی خۆمان ئەو مافانەی کە لەلایەن حکوومەتی ئیقلیمەوە حکوومەتی هەرێمەوە لێمان زەوت کراوە بۆیە لەسەر داواکاری ئەوەی کە داوایەکەین بە حەقی خۆمان نێزین و بە مافی ڕەوای خۆمان نێزین. بۆچی ڕێگریتان لە یەکریانی چی ئیرادەیەکەیە ڕێگری لە ئەوێ؟ بەڵێ ئێمە پێمان وایە دەستێکە بچووکم ئیتیفاقی کراوە کە ڕێگە بدرێ ئێمە بچین بۆ ساحەی تەحریر لەوێ داواکارەکانی خۆمان هەم بگەین بە ئەنجومەنی وەزیران و هەم بە محکەمەی فیدراڵی عراقی بەڵام دیارە ئەمە دەستێکی لە پشتەوەی ئەو لایەنانەیە کە بە هەمان شێوە چۆن لە هەرێمە مافی خەڵکیان زەوت کرد و مافی فەرمانبەران مافی خانەنشینان و مامۆسایان و هەموو مۆزەفینیان زەوت کردووە بە هەمان شێوە پێم وایە کە فشاری ئەوانەوە ڕێکەوتنی ژێربەژێری ئەوانە بۆی کە ڕێگری بکەن بەڕاستی ئەگەر بچوایەنە ساحەی تەحریر هەرچەند لێمە لێرە پەیامێکی باشمان گەیاند بە دەسەڵات کە ئێمە ئێستا لە سنوورێکین دەسەڵات بۆ خۆی ناتوانێت بێت ئەم سنوورەوە حکمی خۆی بکە مامۆستا لە بەیان و تەحەکوم بەسەرم جادەوە کە ینی ئەم شەقامەی بایکۆتی کردووە شەقامبڵنی کردووە مادام لەگەڵ یانەکە ئاوا ڕێگری بە ڕێگری لە ماوەسان بکە. بەڵێ ئەوەی کە ئێمە لە نوێنەرەکانمانەوە بینیمان و باسییان کرد بۆمان پێشووتر ئیتیفاقە بووە کە ئێمە بچینە ساحەی تەحریر بە شێوەیەکی ئاشتیانە سلمیانە پەیامی خۆمان بگەێنین بەڵام ئەمەی کە لە درەنگانی شەوا گوایە لەلایەن وەزارەتی داخلی وەزارەتی ناوخۆ ئەوە دەرچووەکە ئەوەی کە واژووی لەسەر کراوە و کتابی لەسەر کراوە ڕێ پێدراوە بۆ ئێمە هەڵوەشاوەتەوە بەڕاستی ئێمە جێگەی باوەڕ نییە و ئەمە ئێمە بە دەستی دەسەڵات ێزانی بەڕاستی ئەمە دەری خست کە ئیرادی مامۆسایانی ناڕازی زۆر بەهێزە و ئەوەشی دەرخست کە حکوومەت نەک هەر پلانی ئەوەی نییە کە بێ بەدەم داواکاریەکانەوە بەڵکو پلانی ئەوەی هەیە کە پرۆسەی پەروەردە و خوێندن وردە لە هەرێمی کوردستانە پاشەکشە پێ بکە وڵاتێکی ئەسکەرتاری و وڵاتێکی چەتەگەری دروستکە چونکە پەیامی ئێمە پەیامێکی مەدەنیە ئەوە تا ئەوەی ئێمە کردومانە دەیەها ساڵە بە یەکێتی و باردی نەکراوە قەت ناتوان هێزێکی ئاوا کۆکەنەوە بیێنن لە خاکی داگیرکراوی کەرکووکە کە ئێستا داگیر کراوە داوای ماف و حەقی ڕەوای خۆیان بکەن. ینی ئێوە تاکەی لەم بایکۆتە بەردەوامە بن و پەیامی ناڕزاییتان بەم شێوەیە بەردەوامیە. بەڵێ ئێمە ئەمڕۆ پەیامێکی زۆر گەورەمان یا بەژێی حکوومەت هەردوو حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان و بەردەوامە بین ئێمە ئەمڕۆی تر ئەگەڕێنەوە بۆ شار و شارۆچکەکانی خۆمان لەوێ درێژە بە بایکۆ دەین بەردەوامە بین لە بایکۆت هاتا ئەگەین بە سەرەتایی ترین مافی خۆمان کە دامەزراندن و دابینکردنی موچەیە بۆ مامۆستایان و فەرمانبەران. هەرچەندە نزیکەی 3 کاتژمێرە مامۆستایان لە بازگەی چیمەنن و داوایەکەن لێرە ڕێگەیان بۆ بکرێتەوە بەڵام ئەوە تا دەبینن لەلایەن هێزانامنیەکانەوە لە بەردەم بازگەکە ڕێگری دروست کراوە و ڕێگە بە ڕۆشتنی مامۆستایان نادان تاوەکو ئێستا و نزیکەی بۆ 4 کاتژمێرە چێ ئەوان لێرن لە دوای نوێژی بەیانیەوە هاتوونەتە بازگەی چیمەن بەڵام ڕێگریەکان تاوەکو ئێستا بەردەوامی هەیە و ینی ڕێگە نادەن کە هیچ کام لە مامۆستایان بڕۆن بۆ ئەو دی بازگەکە و بەرەو بەغدا بەڕێکەوەن. بەڵام نیشانەی ئەوە گەێنێ کە کەس نییە گوێ لە حەق و دادپەروەری و گوێ لە خاوەن ماف بگرێت ئەوە مەسەلەکە ئەوەیە ئیجا ئەوەش پەیامێکی تریشە ئەڵێ من کە ناتوانم ماف و دابین ناکەم ناژیاڵم بڕۆی داوای حەقی خۆ بکەیت لەنگی خۆ بگەینتە شوێنێکی تر وەڵی تر ئینسان کە حەقی خەڵکی لابوو نەیتوانی حەقی خەڵکی دابین کە نەیتوانی حکم و دەسەڵات بەرەبەرەوە لە هەموو شتێکە ترسێ ئەگینا ئەوان ئەیانتوانی زۆر بە ئاسانی ئەم خەڵکە بڕۆشتایە پەیامی خۆی ئەگەیاند و ئەم هۆسەش دروست نەیە وەڵام ئەوان لە هەموو شتێکە ترسن چونکە ئەوان نەعادلن نادادپەروەرن ئەوەی کە بڵێ دژی ئینسانیت کردویانە لەبەرەوەی لە هەم دوو کەسیژە ترسن کە بە یەک کۆ ببنەوە وبرا ئەم ئینسان ئەم خەڵکە چی کردو داوای چیەکە داوای مافی خۆیەکە داوای مەعاشی خۆیەکە داوای دامەزراندنەکە داوای خوێندنەکە لە هیچ وڵاتێکا وەکو ئێمە خوێندن فەشەلی نەهێناوە دەوامیشکە یار خوێندنەکە فەشەوە هەموو خەریجە چیان لێ هات ئێمە هەموو ساڵێت هەزاران خەڵک تەخەڕوژەکە لە ماڵەوە دائنیشێ ئێمە داوای ئەوە ئەکەین کاکە حکومەڕانی داوا حکومڕانی وا ناکرێت دەسەڵاتداری وا ناکرێت ئەی حکوومە دەڵێ عێراق مەجای یاوە بەڵام ئەمشە بڕارێکی سیاسی و ئەتیفاقێکیان کردو ڕێگەیان لەم خەڵکە گرتووە ئێنا ئێمە ئەچین لەوێ داوای حەقی خۆمانەکە وەڵای نە داوای سوال لە خەڵکەکەین
نە لە خەڵکی ئەپارنە منەتی خەڵکیش ئەزانین وەنە ئەچینە لای حکوومەتی عێراق چونکە ئەزانین ئەوانی لەوان باشتر نین بەڵام با دەنگمان بگاتە عالەم کە کۆمەڵێک هەن میلەتێک هەیە مافی ئەخورێ مافی پێشێ لەکرێت گوێ لە دەنگی ناگیرێ کەس نییە خۆی بکا بە خاوەنی کەس نییە لێی بپرسێتەوە خەڵگە ڕواتە بەغا بە ناوی میلەتەوە بە ناوی مافی میلەتەوە نازانی بۆچی ئەڕۆن شتەکان شەفاف نین ئەیکاکە ئەوان سات 2 ساڵ 10 ساڵە هاتووشێ بەغاکەن ڕئیس جمهور کوردە لە بەغایە ئەو هەموو وەزیر و وزەرایە لە بەغان ئەو هەجیگری پەرلەمانە و کوردن باشە ئەی ئەم میلەتە پەنابەرێ بۆ کێ ئێگە دڕوو نەکات ئەیکاکەوان وازمە ئەوان واز بێنن بڕۆن بە ئەم خەڵکە تەکبیری خۆی بکات ئەوان بوونەتە ڕێگر لە بەردەمی هەموو مافێکی ئێمە چیری موچەخۆران لە مامۆستا و فەرمانبەر لە هەموو سێکتەرەکان لە سنووری سلێمانی و چواردەوری کە ئەمڕۆ بڕیار بوو بچینە ساحەی تەحریر پەیاممان هەبێ بۆ حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم کە ئایا یەکلامانکەنەوە ئێمە ئەم بە ئەم تۆپێنە بە فەرمانبەر و مامۆستایانی سنووری بڵێن هەرێمی کوردستانەگرێت لە پای چییە لە پای ئەو هەموو قوربانیدانی ئەنفال و کیمیاباران و خوێنی شەیدەیە کە ئەمە وەفاکانە بۆ میلەتەکەی خۆیان بەڕاستی ئەمە یەک دووهەم ڕێگریەکەمان هۆکارێکی سیاسیە چونکە حکوومەتی عێراقی و حکوومەت هەرێمی کوردستان بارگایی بووە بە ئەجێندای هەرێمی بە ئەجێندای ئیقلیمی بە ئەجێندای نێودەوڵەتی بۆیە بڕیارەکە هەڵوەشێنراوەتەوە و بڕیارەکان سیاسین هیچ بڕیارێکی یاسایی نییە بۆ ڕێگریکردن لە مامۆستا فەرمانبەر بچێتە ساحەی تەحریر بەڕاستی بۆ باشە ئێستا دەوری ئەندام پەرلەمانەکان چیە لە حکوومەتی عێراقی 6 ئەندام پەرلەمانی کورد لە حکوومەتی عێراقیە ئەرکی سەرۆک کۆمار چییە ئەرکی جێگری سەرۆکی پەرلەمان چییە ئەرکی وەزیری ناوخۆ ئەو هەموو هێزە و ئەو هەموو بریکارە وەزیرە چییە خۆ ئێمە ئەمانە هەمویان مامۆستا و فەرمانبەرن هاتوون داوایەکمان هەیە حکوومەتی عێراقی موچەکانمان بچێتە سەر بانقی TBI هەژماری من ڕەتەکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوە و موچەی فەوتا و مامۆسانی وانە بێژدا مەدرێ و دەرماڵی خوێندکاران ئەمەیە کاکە خۆمە ئەمە چییە نازانم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان تاکەی بە خۆیان ناچێتەوە ئەم هەموو قوربانیە لە پایچی ئەم هەموو بێڕێزیە ئەم هەموو ناشینکردنی کۆمەلگایە بەڕاستی خەڵک تااقەتی چوو 10 ساڵە لە شەقامین ئیتر ئەمە تاکەی یعنی حەزەکەم بزانم سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئێوە حکوومەت هەرێمی کوردستان حکوومەتێکی نایاساییە لەبەرەی پەرلەمانی نییە و میزانیە نییە و ئەنجومەنی پارێزەکانی نییە حکوومەتی عێراقیش ئەبێ خۆی یەکلاکاتەوە ئەم بازبازێنە چییە ینی ئەم تۆپێنە چیە بە میلەتی کوردیەکە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە باشی 2 ساڵ حکومڕانی ئەمە حاڵی مامۆستا و فەرمانبەرەکانەتی تەنەزولەکاتەوە بۆ عەرب ئەو پەڕی شوورەی و شەرمەزاریە بۆ ئەم کابینەی 89 کابینەی 89 بێ دادگایی بکرێ نەک داواکاری لێ بکرێ ئەوان ێزەش بۆ ریفرازیسیان پێ چارەسەر ناکرێ ئێستش قەزای خەباتیان پێ کۆنتڕۆڵ ناکرێ ئەمە کێ حکوومەتە نازانم بۆ لەبەرەوەی ئەجێندای هەرێمی جێبەجێکا بۆ لە ناوبردننی هاوپەیمانی نێودەوڵەتی هاتووە هاوپەیمانی هەرێمی کردووە ئەمە بۆیە ئەمە بابەتە سیاسەکەیە لەبەری ئەم حیزبانەی هەرێمی کوردستان هەموو حیزبەکان بەبێ جیاوازی یەکێتی پارتی نەوەی نوێ کۆمەڵ بزوتنەوەی گۆڕان و کەس خۆی لێ ببەری نەگا هەر هەمووتان تاوانبارن هەر هەمووتان تاوانبارن بەرامبەر بە خوێنی شەهید وەنفاکرا و کیمیاباران وەڵڵی شۆڕشمان نەکرد بۆی موچە نەبێ وەڵڵی شۆڕشمان نەکرد بۆ ئەوەی کە بچین تەکلیف لە عەرب بکەین بەڕاستی شۆڕشمان نەکرد بۆ ئەوەی جادەیەکی قیرمان پێ بفرۆشتنەوە بەڕاستی ئەمانە هەمووی جۆرەکە لە بەڵای نازانێ یعنی بڵێن چی بەڕاستی ئەبێ یەک نوقتە هەیە کاکە ئەم گاڵتەجاریە ڕاگرن باخوا گاڵتەجاریش دنیا و قیامەتان نەکە بەڵێ سڵاتان لێ بێم کاتتان باشدارە ئێمە ئێستا لە بازگەی چیمەنین دوا بازگەی هەرێمی کوردستان و سەرەتای بازگەی عێراق دیارە ئێمە لە کاتژمێر چواری بەرەبەیانەوە لێرن دیارە ئەمڕۆ بڕیار وا بوو مامۆستایان و فەرمانبەران بڕۆن بەرەو بەغدا و بەرەو ساحەی تەحریر لەوێ دەنگی ناڕەزاتیان بگێنن و خۆپشاندانەکانیان ببەنە ئەوێ نزیکەی زیاتر لە 500 مامۆستا لێرە ئەمڕۆ گردبوونەوەیان ئەنجامدا لە بازگەی چیمەن ڕێگریان لێکردن ڕێگەیان نەدا کە مامۆستایان و فەرمانبەران بەرەو بەغدا بڕێکەون و پێیان ڕاگەاندن کە ینی
بڕیاریان هەیەیان ئەمریان بۆ هاتووە فەرمانیان پێکراوەکە ڕێگەمە مامۆستایان نەدرێت کە بەرەو بەغدا بڕۆن یارە ئەوانیش لە بەرامبەردا ئەمڕۆ ئێرە ڕێگریان کرد و ڕێگەیان نەدا کە هیچ کام لە ئەو ئۆتۆمبیلانی کە بێرە دەڕۆن تێپەڕن و ئاستانگی هاتوشیان دروست کرد یارە ئێستا لێرە مامۆستایان و فەرمانبەران داوا دەکەن ینی ڕێگەکەیان بۆ بکرێتەوە بەرەو بەغدا بڕۆن بەڵام تاکو ئێستا هیچ بڕیارێک نییە بۆکردنەوەی ڕێگەکە و تا ئێستا ناڕازاتیەکان بەردەوامی هەیە مامۆستا سڵاو لێبێ دەمەوێت تۆ پێم بڵێ سپاس دەکەم ئەم ڕێگری کە کرا چۆن ئەیبینن پێتان وایە بۆچی ڕێگری لە مامۆستایان کراوە گرێدەستی 50 ساڵە ئەویش ئێستا بەتاڵە وڵی زۆر بەخێر بێ مەخێراتنی کەناڵەکەتان دەکەم ئەم ڕێگریە کە کرا قەرار بوو بچین بۆ بەغدا هەموو مامۆستایان بەیەکەوە بەڵام ئەم ڕێگریە دیارە ئیتیفاقیەک هەبووە کەوا لەگەڵ حکوومەتی عراقی ڕێگری لەو خۆپشاندانەی بکرێت کە بچێتە مەیدانی تعدیل پەیامەکەی خۆیان بگەێنن ئەمانە هەمیشە پەیامەکانیان دووفاقیە لەسەرەوە دەڵێن ئێمە ئاساییە لە خوارەوەش لەگەڵ حکوومەتی عراقی ڕێک دەکەون کەەوە ڕێگریە بکە هیچی تر نەبوو نانویست ئەو پەیامە نانویست ئەو پەیامە وەکو خۆی بگات بە شوێنەکەی خۆی بەداخەوە بەڵام پێم وایە لێرە پەیامەکە گەیشت دەست خۆش بە سوپاس دەکەم مامۆستا سڵاو لێبێت باشی سەلامەتی سوپاس دەکەم پەیامی ئەمڕۆتان دەمێ بزانم قسەتان چیە لەسەر ئەم بایکۆتەیکە وەڵا پایەمەکەمان ئەوەیە کە چاوەڕوان دەکەین چاوەڕوانی جوابی بەغاینکەوە دەڵێن کە تا ساعتێک تر لێمان بوەسن ئیجازەتان دەدەن کە بڕۆن وەڵاوکو ئاگادارن کە بەڕاستی ئیرادێکی سیاسیەیە کە ئیشی لەسەرەوە کردووە کە مامۆسایان نەڕۆنە ناو بەغابەوەی خۆپشاندان بکەن و ئێمەش بەم فشارانمان هەوڵماداوە کە بەڕاستی قەنەعەت بە لایەنی عێراقی بکەن کە ڕێگەمان بن ئەوان سەرەتا چۆنەڵی زۆر بەڕقی مامەڵەیانەکرد بەڵام لە ئێستایا داوامان لێکن کە سعاتێک مۆڵەت داوای سعاتێک مۆڵەت دەکەن بۆی کە بڕیاری چوونیان نەچوون بدەن لەسەر با بڵێن ڕۆژنامە ناو کەرکووک باشە ینی ئێوە بڕیاروا لەگەڵ پارێزگارە کۆبنەوە ڕێگەی ئەوەتان پێ بدەن بڕۆن چی بوو؟ پارێزگار خۆی نوێنەری ناردبوو داوای کردبوو کە نوێنەرانی ئێمە لەگەڵ پارێزگا کۆ بنەوە بۆەوەی کە گفتوگویەک لەسەر ئەم قەزیە بکرێ بەڵام ئێمە زانیمان کەمە مماتەڵەکردنە بکاتەوە و بۆ کاتکوشتنە بۆیە بڕیارماداکە و کۆبنەوە لەگەڵ پارێزگارانەکەی ئێستا ئەم ڕێگەیە کە کراوەتەوە بە زۆر ڕێگەتان پێکراوە یاخۆت نەخێر ئەمە ئیتفاقیە لە نێوان ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی و با بڵێن هێزە ئەمنیەکانە بۆەوەی کە سعاتێک مۆڵەتیانەوە ئین بۆی بزانین کە ڕێگەمانێن بچنە ناو کەرکووک یاخودنا باشە ئێوە دوا بڕیارتان چییە بێت ینی چاوەڕێ چیە لە ڕاستی ئەمە چاوەڕی قەراری با بڵێن هێزە ئەمنیەکانین و قەرارین لە بەغاوە ئیتر دوجار با بڵێن بۆ قەراری کە ئەوانەیەن بە هەر ئاڕاستەیەک بێگومان ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی هەڵوێستی خۆی ڕاگەێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە سپاس دەکەم دیارە ئێستا مامۆستایان چاوەڕوانی ئەوەکەن کە ڕێگەیان پێ بدرێت بچن بەرەو بەغدا بەڵام تاوەکو ئێستا ڕێگریەکان بەردەوامی هەیە و داوا لە مامۆستایان کراوەکە بۆ مای کاژمێرێک تاوەکو وەڵامی مۆڵەتەکە دێتەوە ڕێگەکە بکەنەوە بەڵام تا ئێستا کە چەند خولەکێک تێپەڕیوە بەسەر ئەم داواکاریە تاوەکو ئێستا داواکاریەکەیان بۆ جێبەجێ نەکراوە ئەوانیش لێرە دەڵێن چاوەڕێ دەکەن تاوەکو ڕێگە پێدانیان بۆ دەکرێت بۆی بڕۆن بۆ بەغدا بەڵێەوە بەشێک لە زانیاریەکان بوو لە با بڵین بازگەی چیمەنەوە لەسەر دوایین خۆپشاندان و ناڕەزاتیەکانی مامۆستا هەروانە ژیرانە شاکەرە من هەروە